دمای بانگشه دا دو جارا بو برنامه خوی تایبت ایمان و هلبجاردن از شما کرکوکه کردن لکرکوکه ندگود بلا کاندید فلان حزب در کویتن هر دگوتی دنگ ما بو کاندیدن کرده بلا کرد سر بکون جداهیا کرکوکه دیگل همو نافچین دی اویک و خلکی و تنه هیوی خاز و خازیار سرکفتنا کردایه نه مسئله حزب و لانک و کاندیده که دیار کریه افجا لفيري مجار جلكن كواس لسر راوستم يك جوانا ريكفتنا كمالا دادگري و ايكاتي بو سريخستنا كانديدين ريان كلداني لبازن كركوك هواديد لدهوك يتشكر بو هوليري حتى بو سليماني بايا باشا بتايبتي دروجين دماهيين دنگداني دا ريكفتنا كنا راگهانديني بهت اوش كرا كرن ديتا چه معناه و چوا دهتا شروع بكرن جلاكي دي قیس خزعلی هری دماهی راگهاند یا پشتیوان هلبجارتنان پارێزگارێک کەرکووکی وەکی مەچاوە ڕێکەفتن سەرکری دێ بۆ عەرەبا مینیتن دەکەویتە دەست عەرەبا وان پرسیارە و زێدەتر ژە پرۆفیسۆر دکتور فەرهاد عەزیز ساڵایی مامۆستای زانکۆیە ژ کەرکووکێ دەپرسم دکتور فەرهاد بخێرەتیە کوردستان 24 ژە پێنگاوە هەری دماهیێ دەست پێ بکەم و کۆمەڵە دادگەری و یەکێتی ڕێکەوتنیان کردووە ڕێکەوتنێکی ژێربەژێرە کە ئەوانە دەنگ بە کاندیدەکانی ڕێیان کلدانی بدەن بە تایبەت ئێمە باسی کەرکووک بکەین ئەم جارە ئێمە باسی ئەوەی بکەین کە ئێوە ئەم هەنگاوە ئەم ڕێکەوتنە ژێربەژێرە چۆن دەبینن وەڵی ئێمە بەڕاستی لە کەرکووک پرۆسەی دەنگدان بە ئەرکێکی نیشتیمانی ئەبینین و ئەو ئەرکە جگە لەوەی پرۆسەیەکی نیشتیمانیە بەرگریکردنە لە شوناسی نەتەوەییمان و نیشتیمانیمان بۆیە هەر هەوڵێک لەم نەوع بابەتە لە لادانی دەنجی کورد بە خیانەتێکی گەورەیە بینین باشە بەڕای جەنابەت یعنی خەڵکی سەربەرزی کەرکووک چۆن وەڵامی ئەم خیانەتە دەداتەوە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر کە گەورەترین بوو لە ئەم سەدەیە لە دیروکی کەرکووک بە تایبەتی ئێمە لە کەرکووک و لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یعنی ئەبێ ئەوەمان لە یاد نەچێت لە ماوەی 100 ساڵی ڕابردووی ملەتەکەمان ئەو خەڵکی ئەو ناوچانە تووشی زەرەرێکی گەورە بوونە لەبەر ئەوەی لە خەتی تەماس بوونە و تووشی زەرەرێکی گەورە بوونە لە بەرکەوتەی تاریب و کۆمەڵێ کێشەی تر ئێمە ئەبێ بە دەنگدان بە کەسانی شایستە ئەوانەی کە پرسی نەتەوەیی ملەتەکەمانە پارێزن بەوە ئەبێ ڕەدیان بدەینەوە باشە بەڕای جەنابەت یعنی بوو لە ئاخیر لەحزەکان لە ئاخیر ساتەکان کۆمەڵی دادگەری وێکێتی دێن ڕێکەوتنێکی ژێربەژێرە دەکەن بۆ ئەوەی دەنگدەرەکانیان دەنگ بدەن بە کاندیدەکانی ڕێیان کلدانی بە تایبەتی دیتت لە دهۆک حتا لیستەکەیان هەڵوەشایەوە بەڵێ من ئەو بابەتە یعنی لەوەیە تاجی کورد بۆی دەرکەوتە بێکە ئەوانەی کە پرسی نەتەوەی کورد ناپارێزن ئەوانەی کە لە شوناسی نەتەوەیی و نیشتیمانیمان داکۆچی ناکەن ئەوانەی بەرگری لە تاجی کورد ناکەن ئەوانەی لە بەرگری نەتەوەیی تاجی کورد ناکەن ئەوە دەرکەوتووە بۆ تاجی کورد بۆیە ئەوان ڕێگە ئابەنە بابەتی تر و ڕێترەگرنە خۆیان بۆەوەی کۆمەڵێ دەنجی بێ پیا بکەن دکتۆر فەرهاد بە تایبەتی باسی ئەم هەڵبژاردنە بکەین چەندە گرنگە کورد دەنگی زیاد بێ بە تایبەت بڵین بۆ کەرکووک چونکە دیتت لە ئاخیر قسەکانی قەیس خەزعەلی دەڵێت دوای ئەم هەڵبژاردنە پارێزگاری کەرکووک بۆ عەرەبە ئێمە ڕێکەوتنمان کردیە
ئەکرێ پرسیارەکە دووبارە بکەیتەوە. قەیس خەزعەلی دەڵێتن ئێمە ڕێکەوتنمان هەیە، مەبەستی ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی هەیە کە دوای ئەم هەڵبژاردنە پارێزگاری کەرکووک بۆ عەرەب دەبێ. ئەوجا چەند گرنگە لەم هەڵبژاردنە زۆرترین دەنگ لە بۆ ئەو کەسانە بچێت کە دڵسوزی نیشتیمانن کە خزمەت بەو خاکە دەکەن بە تایبەتی کەرکووک کە تا ئێستاش تعریب تێدە بەردەوامە هیچ خزمەت گوزاری نیە. من خۆم هاتوومەتە کەرکووک بەڕاستی بە تایبەت گەڕەکە کوردیەکان زۆر بێنازن. بەڵێ زۆر گرنگە بۆ تاچی کورد ئەوە بسەلمێنێت کە ڕۆژی 11 هەویەی خۆی هەویەی نەتەوەیی خۆی نوێ بکاتەوە دەنگ بدا بە بەو لستەی کە بوونی نەتەوەیی خۆیە پارێزێت. باشە ڕێیاتە لەم قۆناغا لەم هەڵوو مەرجە پێویستە کورد چی بکە تاوەکو بوونی خۆی وجودی خۆی بە تایبەتی پێگەی خۆی لە کەرکووک بە تایبەتی بپارێزێت؟ ئێمە وەکو ئاماژەم پێی کرد لە 100 ساڵی ڕابردووی ملەتەکەمان ئەم ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمن و تاچی کورد بە گشتی بە تایبەت ئەو ناوچانەی کە بەرکەوتی کۆمەڵی نەهامەتی بوونە تووشی زەرەرێکی گەورە بوونە و دوای 2003 و ڕوخانی ڕژێمی پێشوو دروستبوونی سیستەمێکی سیاسی نوێ ئێمە بەشدارین لەو سیستەمە چونکی بەدیلی ترمان نییە. بۆیە ئەبێت بەرگری بکەین لە بەشداری بوونمان لە پارێزگارکردن لە بوونی نەتەوەیی خۆمان و بەرگریکردن بەوەیە کە دەنگ بدەین بە کەسانێک بە جیهەتێک کە بوونی نەتەوەیی خۆمانە پارێزێت. زۆر جار کوردانی کەرکووک باسی تەباویە گرتنی لاەنە سیاسیەکان دەکەن بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەم تەبایە ئەستەمتر دەبێ. بەڕای جەنابێت ئەمە چ زەرەرێکی لە بوو پێگەی کورد بە تایبەتی لە کەرکووک دەبێ؟ وەڵاهی بێگومان زەرەریە بێت بەڵام تاچی کورد لە کەرکووکیش هۆشیارە ومێدەوارم بەوە وەڵام ئەم جۆرە پلانە بدەن کە دەنگ بدەنە لایەنە نیشتیمانیەکان ئەوانەی کە نیشتیمان پەروەرن و بوونی نەتەوەیی کورد دەپارێزن. دکتۆر فەرهاد لەوانەیە جەنابەت ئاگادار بێ کە ئەو کوردانەی کەرکووک کە نیشتەجێن دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 لە سنووری هەولێر و سلێمانی بە تایبەت بە لێشاو دەگەڕێنەوە و هەندێکیان پلانیاندانەوە کە سبەی بگەڕێنەوە بۆ ئەوەی بەشداری دەنگدانی گشتی بن تا چەند گرنگە خەڵک بگەڕێتەوە و بەشدار بێت لەم دەنگدانە؟ واللهی من زۆر بە گرنگیە بینم و من ینی گومان میش لەوە نییە تاچی کورد بە تایبەتی لەو ناوچانە وەکو ئاماژەم پێی کرد کە بەرکەوتی کۆمەڵێک نەهامەتی بووە ڕۆژی 11 بوون ینی وجودی خۆی ئیسپات دەکات و ئەوە سەلمێنێت کە دەنگدان واجبێکی نیشتیمانیە و دەنگدانیش بە تایبەتی بە و لستەی کە بوونی نەتەوەیی خۆیە پارێزێت. باشە گەلێک سپاس پرۆفیسۆر دکتۆر فەرهاد عەزیز ساڵایی مامۆستای زانکۆیە ژە کەرکووک سپاس دەکەم.